بە مەبەستی سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری کوردستان بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی چەمچەماڵ کۆبوونەوەیەکی جەماوەری بۆ دۆستان و ئەندامانی دەستنوورەکە ڕێکخست. لە درێژەی و کار و چالاکیانە پێمان باش بوو کەرنەڤاڵێکی جەماوەری بۆ ئەم سنوورە بۆ ئیسلام دۆستان و خەمخۆرانی ڕابوونی ئیسلامی و ئامادەبوونی هەر کەسێک کە دڵخۆشە بەم لیستی 285 کۆمەڵی دادگەری بۆیە ئەم ڕۆژ کەیەکی یانزەیە لەبەردەم بینای نوێی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری ئەم کەرنەڤاڵە بەرفراوانەمان ڕێخست ومێ دەکەین خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان متمانەی خوان بەم لیستە بدەن. لیستێکی سەرڕاستی ڕەسەنی ئیسلام دۆستی هەرێمی کوردستانە و بە شانازیەوە داخلی ئەم پرۆسە سیاسیە بووینە بۆیە داوای متمانە لە خەڵکی ئیسلام دۆستی هەرێمی کوردستانەکەین بە هەر هەموو ڕنگ و بە هەموو دەنگێکەوە کەوە بتوانین نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان من وەکو لە ڕابردووە کردومانە ئینشاءڵڵا ئەگەر خەڵک متمانی باشتر بدا بۆ کاندیدە بەڕێزانە بە دڵنیاییەوە لە ئاسی ئەو متمانیا دەبین. دیارە ئێمە لە مەڵبەندی چەمچەماڵ و لق و ئەنجومەنە جۆرا و جۆرەکانمان بەردەوام لە بانگەشی هەڵبژاردنین بۆ پشتیوانی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق. یەکێک لە کارەکانمان گردبوونەیەک بوو لێرەیە و ئەنجامدانی ئاهەنگێک بوو وەگەیاندنی ڕێنمایی و پەیامی براگەورەکانمان بوو بە دۆست و خۆشەویستان و پشتیوانی لیستی کۆمەڵ بۆ هیواین خی پەروەردگار تەوفیق بدا کۆمەڵی دادگەری کوردستان لەم هەڵبژاردنە و باقی وێزگەکانی ترا سەرکەوتنی باش بەدەست بێنێت. ئەندامانی کۆمەڵی دادگەری کوردستان بە گەرموگوڕیەوە بەشداری مەراسیمەکە بوون و دەڵێن پشتیوانی لیستی کۆمەڵ بە ئەرێک دەزانین و سەرکەوتنی کار و پرۆژە و خزمەتی ئیسلامەتیە. هەمومان هاتوین بۆ ئەممەی کەپاڵپشتی لیستی 285 کۆمەڵی دادگەری بکەین بۆ داوا لە هەموو خەڵکێکەکەین کە بچێتە سەر سنووری دەنگان و دەنگ بدا بەم کاندیدە بەڕێزانە ئینشەڵڵا ڕابردوویان ئەسەرمێنێ کە لە داهاتووە چۆنە بن بەڕاستی لەگەڵ هەموو چینیەکان چینی هەژار چینی خوێنکار چینی گەنج و لە هەموو ڕوویەکەوە خەڵکی چەمچەماڵ سوودمەند بووە لە کۆمەڵی دادگەری چی لە ڕووی دەرز و دەور و زانستەوە بێ بۆ چی لە ڕووی بەرنامەی بەخشین و کۆمەڵێک شتی خێرخوازیەوە بێ. ئێمڕۆ ئێمە لێرەین بە شانازیەوە بەشدارین لە سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری. ئێمە بە قەناعەتەوە دەنگ دەدەین. دەنگدان لە لای ئێمە بیرروباوەڕ و قەناعەتە چونکە دەزانیت دەنگدان واتە بەردەوامبوونی ئەم تەوژمە ئیسلامیە بۆ ئەوەی کەوا بنکە و بارەگاکەمان کراوە بێ بۆ خوێندنی قورئان بۆ شیکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم واتای بەردەوامبوونی بەرنامەی بەخشین بۆ دروستکردنی خانوو بۆ کەسانی هەژار و نەدار و هاوکاریکردنی کەسانێک کەوا خوای گەورە تاقی کردوونەتەوە بەوەی باوکی لێسەنوونەتەوە و هاوسەری لێسەنوونەتەوە. ئێمە بە قەناعەتەوە بەشداری دەکەین لەم هەڵبژاردنەیە بۆ ئەوەی ئەم کار و کاروان و پرۆژە و بەرنامە ئیسلامیە بەردەوام بێت. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ژمارەی کاندیدی لێهاتوو بە توانە و بیۆر و بە دروشمی لەگەڵتاندا ڕازگۆین بە ژمارە 285 بەشدارە و هیوای بە متمانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ پارێزگاری ماف و پیرۆزیەکانیان ئەم لیستە ئیسلامیە کورتپەروەرە بکەنە نوێنەری خۆیان. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.